سڵاوتان لەبێ ئێزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. تەوەریەم جاری بەرنامەکە باس لەوەکەین ئایا داهاتووی گەنجی هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ ئایا دواکەوتووی گەنج لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی گەنجەکە خۆیەتی یان لە ئەستۆی کۆمەلگایە یان حکومەت وەکو پێویست بەدەم گەنجان و داواکاری گەنجانەوە نەهاتووە؟ لە گەنجان نەپرسین ئێوەش لەگەڵمان بن. ئایا دواکەوتووی گەنج لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی گەنجەکە خۆیەتی؟ بۆ 4 ساڵە جامیعەم تەواو کرد و داشنە مەزراوە. 100% خەتای حکومەتەکەی 12 فایلم داوە بەرە پێشمەرگایەتی حتا هیچ فایلێک نادێت. هەیە خەتای گەنجی چی؟ حکومەت کارێکی نەکرد مەسەن خەڵک ئەمەلی بێ ئیش بکات. ئەم وڵاتەی تروایە جێی بێڵی ئاوێ ببینیت و کەماش دەوێت تەحەملی هەموو شتێ بکەیت. کار و کاسبیەکەین هیچ داهاتوویەکمان دیار نییە. وەڵای لەم ئانەیە وڵات جێستن چارەسەری هەموو شتێک. وەکو گەنجێک داهاتووی گەنج لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکایە بەڕایتە؟ وەڵای لە سفرایە. ئەی خۆتەمە وەزعەکەی بینیت نە ئیشەیە و نە کار و کەسابەت ماوە تر ئاوایە. باشە ئەو بێئومێدی تۆ لە چیەوە سەرچاوەگری؟ ینی بۆچی هەندێک گەنجە بینی خاوەن ئیشن بەڵام گەنجی تریشە بینی بێ ئیشە و لە کافتریاکانە شەو ڕۆژکەوتووە؟ وەڵای این وایە خوێندنی تەواو کردە نە تەعیناتی هەیە نە ڕاتبێ هەیە ئیتر سەر اینەکەی ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە. تا چەند لە ئەستۆی کۆمەلگایە کە گەنجی ئێمە بیر لە داهاتووی خۆی ناکاتەوە زۆر بەدەمی ئەوە نییە بزانێت داهاتووی چی بەسەرێ؟ وەڵای خەڵک ئەمەلی نەماوە بە هیچ ئەمەلی نەماوە بۆیە بیر ناکات ئەوەی ئەوە هۆکارەکەی. لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی وڵاتان هەمیشە گەنج داینەمۆی ئیش و بەهێزترین وزەیە کە بەکارێنێ بەڵام بۆ لە هەرێمی کوردستان گرنگی بە گەنجەکان و هێزی گەنجەکان نادرێت. کاکە و لەوێ خەڵک حکومەت یارمەتیەدا ئەلێرە کەس نییە هاوکاری گەنج بکە گەنج تر چی بکات چۆن ئیشە بە وەڵای سەبەب ڕئیسەکەی خۆی هەر حکومەتە هەرەوەی. ئەی گەنج خۆی چی بکە؟ ینی حکومەتەوە وازی لێ بێنە نەهات بەدەمی گەنجەوە گەنجەکەش بێ دانیشێ و بەبێ ئیشەر بسۆڕێتەوە. ئیتر وەڵای چی بکات کابرا خوێندن تەواوەکە لە تەعیناتی هەیە ئەیتر چی بکات؟ بۆ خۆی پرۆژەی نییە بۆ نمونە. کاکە ئیشکارەکە نیە و قەیرانەکە تەسی کرێتە سەر خەڵک ئیتر کابرا دوکانێ دانات بازاری نییە هەر ئەچێتە ناو خەسارە ما چەنە مارکێتی گەورە فەشەری ئاوردە ئیسا گەنج چی پێ بوو؟ ئەتوانم بڵێم ئاستێکی زۆر زۆر لاوازە چکە هیچ گەنج لە وڵاتەیە هیچ دادوویکی نییە کە چاوەکاتەوە جاری وایە بە پرۆسەیەکە بەو نەیەکێ لەوانە خۆم شخصی خۆم بە پرۆسی خوێندنەوە سەرقاڵم تاوەکو گەیاندومەتە جامیعە و جامیعەشم تەواو کردو بۆ 4 ساڵە جامیعەم تەواو کرد و داشنە مەزراوم کە تۆ دیوێکی بۆ دیوی خوێندنەگرت حتممە نەبێ لەسەر حکوومەتەکە تۆ تەعین کات تۆ هیچ پیشەیەکی تر نازانی جگە لە خوێندن. زۆر وڵاتە پێشکەوتەکان وزە و تاقەی گەنج هەمیشە گرنگێکی زۆری هەیە زۆر بەچڕی ئیشی لەسەرکرێت بەس بۆ لە وڵاتی ئەمە ئەوەنە گرنگی بە موزەیە نادرێت ئەسڵ ڕەنگە هەر فەرامۆشکرابی. برای بەڕێزم تۆ وتراوە گەنج بڕبڕی پشتی کۆمەڵگەیە تۆ ئەگەر بتوێت کۆمەڵگەیەک سەرخەی ئەبێت چینی گەنج بە پلەی یەکەم پشتگیری بکەی یاخود دەست بەو چینەوە بێت چکە توانە تەنها لە گەنجایە تۆ بتوێنێتەیە گەنجە وڵات لە هەموو بوارەکان ئاوا بەڕێەوە باشە؟ گەنجی ئێمە چەندێک تاوانەکە بۆ خۆی گەڕێتەوە واز لە حکومت بێن کە هاوکاری ناکە بەڵام خودی خۆی تا چەند تاوانبارە لەوەی کە نەیتوانێت خۆی پێ بگەین یان پرۆژەی هەبێ لەو کاتانی کە بێ ئیشە بیر لە پرۆژەی نوێ بکاتەوە.
کاکی برام تۆ لە وڵاتێکاژی چیتێ ینی گەنج بیر لە چی بکاتەوە چ پرۆژەیەکەیە تۆ کەرتی تایبەتە هیچە سفرە باشە گەنج لەکوێوە خۆی بنیاتنێ ئەگەر تۆ کەچاوەکەی تۆ گەنج بە چەند دیوێکە کەوتووە کۆمەڵانێکیان دیوی پەروەردەی گرتووە دیوی بڵی خوێندنی گرتووە کۆمەڵانێکیان دیوی پیشەیی گرتووە ئێستا وای لاتەوە ئەو دیوی کە دیوی تعلیمی گرتووە دیوی بواری خوێندنی گرتووەوانی کە لە بارەکانی خوێندنە خۆیان پێگەیاندنەوە بۆ لە بواری بۆ منە فەرمانبەرە مامۆسایە هەر بوارێکی ترە ئێستا ئەوانیش کە تەعین نەبوون هاتوونەتە ئەم دیوی چی پیشەییەوە باشە هاتون ئیشەکەن باشە دەی هەر پیشەیە کۆمەڵانێکی زۆر ڕووی تێکرد هیچ نەبوو ئەوانی کە لە کۆنەوە خەریکی نەبووەوەی کە تازە دەستی پێکردووە دەست نایە بۆ بنیاتنانی داهاتوو ئەمەیان تۆ پێویست بۆیە کەرتی تایبەت بۆ نمونە پەرە پێ بردێ بۆی گەنج بتوانێت لە کەرتی تایبەتە زیاتر خۆی بنیاتنەیە یەک دوو چارەسەری ترەوەی ئەم حکوومەتە پلانی کێوێ بۆ گەنج بۆ نمونە دامەزراندن کاکە تۆ ساڵانە دنیایەک لە هەموو بوارێکە لە بواری پەروەردەیە لە بواری سەحەیە لە بواری هەموو بوارەکانە کشت و کاڵە خەڵک بەرهەمیەت خەڵک چەند ساڵێکە خوێندێتی و پڕە لە زانیاری یەتە بەرهەم ئەگەر تۆ نەتوانیت سوود لەو توانایی وەربگریت و بیخێتە ئیشەکەەوە باشە تاوا ینی گەنج ئێستا من بۆ منە شخصی خۆم ئەو بۆ 3 ساڵە بۆ 4 ساڵەچێ تاوام کردووە ئێستا ئەگەر حکوومەت داشە مەزرێنێ ڕەنگە ئەو نەسوودم نەبێت چکە ئەوەی کە خوێندومە بیرم چۆتەوە وڵا شارەسەر لای حکوومەت ئاوڕێکی لێباتەوە بۆ نمونە کە گەشتە شوێنی خۆی کە تەواوی کرد دایمەزرێنێ لە شوێنی شیاو کەسی شاو بە شوێنی شیاو دایمەزرێنێ کاکە لە شوێنی خۆی داینێ بۆ نمونە تۆ ینی گەنجێکێک تا پێگەیشتەوە تا خۆی پێگەیاندووە تا کورداواری لە خوێن گەشتە نوکەلوتی بەڵام کە تۆ گەشتەوێ هیچ بۆ نەکرد ئەسڵ هەربی ئەومێدەوێ یا لە ڕێگە ئەم لەو بەحرانەیە خنکیە یاخود لە کۆمەڵگەی خۆشمانە نازانم ئەوەتانی بینی گەنج هەمووی ناومێدبووە وڵی هیچ باش نیە ئەوی خەڵک نەئیشێ و نەکار و نە ئەلەو ڕۆ هیچ باش نیە گەنج خۆی تا چەند تاوانبارە کە ناتوانێت پیشە لە وڵاتێکا بۆ خۆی بنیاد بنێ وڵی لەسەر ئەوەیانە نازانم چ بڵێن خەتای کۆمەلگا و خەتای با بڵین خۆمانی تیا نییە لەم بابەتانە وڵی لەو ڕۆ خەتای خۆمانتیایە بەس بە شێوەیەک ئام یعنی نازەی سێ چی بکە گەنجێ چی بکە لەم بازاڕەیە کۆمەڵی گەنجە بینیم خاوەنی پیشەی خۆیان هیچی خۆیانەکەن گەنجی تریژە بینیم بێ ئیشە خۆمە هەردووکیان لێک حکوومەت و لەیەک شوێن و لە یەک شاریش خۆ نابی هەموو خەڵکە دوکاندار بی خۆ نابی هەرچی خەڵکێ دوکاندار ئەبێ هەل لە شوێنە کۆمەڵی خەڵکەوە نەخاوان ئەو ئیشە نابی هەموو خەڵک ئاو دەفرۆشن نابی هەموو خەڵکێک ینی ئیشەکە کۆمەڵی خەڵک ئەتوانێ بیکە نابی هەموو چی خەڵکێ دە لەم شارە دەبڕات دوکاندانە و ججل بفرۆشن گەنجانە چی بکەم بەڕای تۆ وڵی ئەو گەنجە لە ئەکەوێتە سەر خۆیان یەکەم شت ئەتوانێ خۆی بۆ خۆیان ئیشە بکەن یان وەشەیەک ئەگەر بەشەیە گشتیمە باسیکەین حکومەت تاوانبار سەرێکی ئایا دواکەوتوی گەنج لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی گەنجەکە خۆیەتی بۆ 4 ساڵە جامیعەم تەواو کرد و داشنە مەزراوە سەداسەد خەتای حکوومەتەکەی 12 فایلم داوە پێشمەرگایەتی حتا هیچ فایلێک نادێت هەیە خەتای گەنجی چی حکوومەت کارێکی نەکرێت مەسەن خەڵک ئەمەلی بێ ئیش بکات ئەم وڵاتەی تروایە جێ بێڵی ئاوێ بمێنیتوە کەماشتەوێت تەحملی هەموو شتێ بکەیت کار و کاسبیەکەین هیچ داهاتوویەکمان دیار نییە وڵی لەم ئانەیە وڵات جێستن چارەسەری هەموو شتێک تەمەنی چەندە مامۆستا تەمەنم 40 ساڵە بێبراوی لە چەندێکەوە لە تەمەنی چەند ساڵەیە و خاوەنی ئیشی خۆتی من تقریبا لە 22 ساڵیەوە تاوەکو ئێستا خاوەنی ئیشی خۆم ساق بێ مامۆستا داهاتووی گەنجی هەرێمی کوردستان بە پێی ئەزمونەی کە هەتا لە چه ئاستێکایە لە وڵاتەکان وڵی لە ئاستێکی باشە نییە دیارە ئێمە لەم وڵاتە خاوەنی ئەوە تقریبا چەند ساڵێکە بێ خاوەنی وەکو وڵاتی خۆمانین تقریبا
دیارە کەسانی بە ئەزمونمان نەبووە ئەوە جیایە کە دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و مەسەلەن هەموو کەسێک ڕۆژێک گوێم لە قسەیەکی جوان بوو مامۆستایەکەرەوەیە فەرموو ئەیوت هەر کەسێک تێتە سەر شاشە ئەڵێ بەڕێی من تێگەی بەڵام هەمووی بەڕە ئەو هیچی تر ئەگەر بێت و ئێمە لە وڵاتە کۆمەڵە کەسانی دڵخۆزمان هەبوایە بە ئەزمونمان هەبوایە لە بری ئەوەی هەر کەسە و بۆ خۆی هەوڵ بدا و هەر حزبە و باسی تاریفی خۆی بکات ئەیانتوانی کۆمەڵێک کۆمپانیای باش لەم وڵاتەدا بمەزرێن هەلی کار بۆ گەنجەکانماندا بمەزرێنن تەکید بە ئێستا ئێمە گەنجەکانمان هەرێکە و خاوەنی ئیشی خۆی بوو ئەو کاتە بیری لا هیچ وڵاتێک نەکردەوە بڕاتە دەرەوەی وڵات دیارە ئێساش بە ئێسش یعنی هێشتا کە ئێمە دواکەوتین بەڵام ئێسش هەوڵ بدرێ بۆ ئەو شتە هەر باشە گەنجی خۆی تا چەند تاوانبارە لەم حاڵەتەیە بەڵێ دیارە ئێمە لە ڕاستیە یعنی حەقا گەنجیش هەوڵی ئەوە بدات بەڵام زیاتر ئێمە بەوە خەڵەتێنراوین بە حزبایەتی و تەسکێ حزبایەتی و یعنی بەس چاوەڕوانی دامەزراندن ئەکەین لەم وڵاتە ئەگەر ئەوە نەبوایە یعنی پێم وایە یعنی شتێکی باشترە بوو گەنج نابێت چاوەڕێی دەستی حکومەت بکە و لێرەش کەسانی دڵسۆزمان هەبوایە لەم وڵاتە و هەبێت بە ئەزمون یعنی هەوڵ بدەین ئێمە هەلی کار بۆ گەنجدا بمەزرێت لەم وڵاتە بە هەموو لایەنەکان ئەڵێم نەک ڕووی دەمە بکەمە ئاراستەی حزبێک یعنی لە هەر حزبێک و هەر کەسێکی بە ئەزمون هەیە هەوڵدا بۆ ئەو شتە یعنی لە ڕاستیە ئێمە ئەگەر لەم وڵاتە دووبارەیەکەمەوە ئەگەر کەسانی دڵسۆزمان هەبوایە چەندین کۆمپانیایان لەم وڵاتەدا مەزراندا ئێسا گەنجانی دەوروبەرمان محتاجی ئێمە ئەبوون کە باتیان لە کۆمپانیەکان ئێمە ئیش بکەن بەڵام ئێمە بەڕاستی بەداخەوە یعنی ئەو شتە هەڵمان بۆ نەداوە نە بە گەنج و نە بە کەسانی لەناو حزبیشە حەقیقەت وڵی وەکاری ئەوەیە بێپارەیە بێمەعاشیە حکومەتیش بەرنامەیەکی نییە بۆ گەنجان گەنجان نازانێت چی بکەن تو شوێن نییە کە گەنجان شوێن تیا بەحەستێنەوە تر ڕۆژەکەش وای لە هاتووە کە پارە نەبێ هیچ پێ ناکرێ تۆ بینی سە لە بازارە هەر ژن تێ بۆ پیاستێ یەک ژن نبینی گشتی شاکسێ پارە نییە ئیتر حکومەت دوای لە شتەکە کردووە کە خەڵک بێزار بووە یاخی بووە بۆچی هەمیشە ئێمە ینی خەتاکە بخەینە سەر حکومەت بۆ گەنجەکە خۆی هەوڵ و تەقەلایەکی خۆی ناگات هەوڵ بدا خوێنن تاواکە هیچ تایناتی نییە هەوڵی چی بدا ئیشەکە مەعاش نییە ئیتر چی سوودێکێ هەر ئاودە سەوسانە بێدانیش وڵاتە بێ هەوڵێ بدا یاک بمرە بژێ ئەم وڵاتەی تروایە جێ بێڵی ئاوێ بینیت و کەماشتەوێت تەحملی هەموو شتێ بکەیت جێشتنی وڵات ئەمە حەلە بۆی ئەو گەنجەواز لە وڵاتەکەی خۆی بێنێ و کەس و کار و هەموو با بڵێن وڵاتی خۆی جێبەڵێ لە پێناو داهاتوێکا کە نازانە بەرەی پێڕەوە وڵای حەلی نییە بەس تۆ چار ناچانێت کە تۆ شتێ چاری نەبووە ئەوێ بیکەیت ئەتر لەم وڵاتەیە تۆ دامەزرەی مەعاش نییە کۆمپانیایە پارێک تەدا تێر هیلاکیەکە نایانێ ئەتر هیچ شتێ سوودی نییە ترێ عقلی خۆت شتێکی بۆ دابینکەی ماشەتی خۆت ڕۆژانە بۆی تەڕێەوە تر بە هەر شوێنە بێت گەنجێکی زۆرە بینین هەمیشە چاوەڕێی دەستی حکومەتە بەڵام کۆمەڵێک شەبینی لەو گەنجانەیە سە لەم بازارە ئیش و کار و کەسابەتی خۆیان هەیە خەریکی بنیادنانی داهاتوی خۆیان بۆچی ئەو گەنجانە کە دانیشتون و بێئیش یعنی بە بێئومێدی دانیشتون و چاوەڕێی دەستی حکومەت والله لای لە کوردستانی خۆمانە حکومەت کارێکی نەکرێت مەسەن خەڵک ئەمەلی بێئیش بکات و دوایشە چی هەیە بیکرد گەنج وەڵا گەنج توانە هەیە وەتە ناتوانێت هیچی شێ بکە برا تۆ ئیشی بدەی بزان ئەیکایان نایکە کارێکیان پێکەین تەسکیاکردنێت و ناڵی هیچ کار و کاسی بکەیت کارچی ئەموزە گەورەی گەنجان ئاوا ئەپوکێنەوە ئەی هەدەفیان بزانن چی وەڵی حتمما ئەوی سیاسەتێکەوە نانێ خەڵک چاو گوێ بدڕێت نان خەڵک پرۆژەی بێ نان خەڵک فێرەی هیچ ئیشێ بێ نانێ هیچ بزانین واز لە حکومەت بێن گەنجەکە خۆی تا چەند تاوانبارە ئەخر دەی گەنجەکە تۆ کاتی ئیژن و چی بکات دەی یەڵە براویسە وەڵی من حەزەکەم پرۆژێ گەورەتر بکەم دەی نایات دێک وا دێ چی بکەم بەڵام بینی هەر لە خودی ئەم بازارە کۆمەڵە گەنجە بینی خاوەنی ئیشی خۆیان خاوەنی کەسابەتی خۆیان کۆمەڵە گەنجە بینی بێئیشن ئەمە نمونەیەک نییە بۆ گەنجێکی سەرکەوتو لەگەڵ گەنجێکی بێ خاوەنی ئیشی خۆیان دڵنیا منی خۆی نییە ینی داهاتی باوکێسی یا بۆی ماوەتەوە ئەنا زەحمەتە گەنجەکە کە باوکی نەبێ و میراتەکەی نەبێت بتوانێت ئیشی بدۆزێتەوە نییە گەنجی ئێرە گەنجی وڵاتی خۆمان ناتوانێت خۆی خاوەنی کاری خۆی تۆ سەی چایخانەکان کە پڕ لە گەنگشی بشی بێکارە وەکاری چییە؟ هیچی شێک نییە فقط بودجەیەکەی دەنە ئەم خەڵکە و هیچ پرۆژێک نیە خەڵکی بکا بخۆی ئەگەر تۆ چەند ئەم شارەی مەگرێت
چەندها پرۆژێکی یا بکریایەکەشی مەشۆڵەوتیەوە باشە وردەوردە کۆمەڵە گەنج دەبینین لە تواو و باڵێن بێ ئیشە وڵات جێڵن ئەمە حەلێکی نانی بەدیلێکی باشە بۆ ئەوی گەنج وڵاتی خۆی جێبێڵێ بە حەلێزدان بڵێ بڵێ ئەگەر ئەوەیشی ها بەدەست لەم شارەی خوا ئەوەیشی بێت مەسن دەفتەرێکیە دەفتە و نوێکیە ئەڵێ دانیشمەی خۆم بەس هەل لە خۆی مەسن ئەتوانێت بەشم ئەڕۆم بەشکم دەرچم نەجاتم بێ لە وڵاتە و حاڵ نییە کاکە بەڕاستی حاڵ نییە بەخوا کەس و کار و وڵات و هاوزمانی خۆی هەموو جێبێڵێ لە پێناوەوەی کە داهاتوویە کە نازانێت چیە وا مالیاتێک هاوزمانی چی وەڵڵاهی کارێکمان بێت سەرخۆشین سەرخۆشین هاوزمانی چی من چی پێ بکەم هاوزمان چی پێ بکەم نە کار و کاسبی نە ژیانەیە بۆ برا خەمی برا ناخوا برای خۆم چی بکەین کار چی ئەم هەمووە ینی ناڕەحەتیان بەسەر ئەم وڵاتەوە هێنا ئەو گەنجانە ئەمی سیاسە دەگای بنەڕۆ بەرامبەر ئەم لەتە داماوە ئەوی سیاسە دەکەن ئەنا معقولە تۆ بوجەیەکی خیاڵی لەم وڵاتە هەیە نەوتێکی باش لەم وڵاتە هەیە سەرەکی ئەم خەڵکەوە بێکار و بێ ئیژانی شەکشی چەند کەسێ کۆمەڵێک کەم ئاواکەن ئەم لەتە داماگیری کۆدەسووە بە پێی توێژینەوەکان 16 دانیشتوانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئیسلامی لە گەنجان پێکاتون بەڵام بەداخەوە ئیسفادە و سوود لەم موزە و لەم تاقەی گەنجان وەرنەگیراوە بەڵام لە وڵاتێکی وەکو یابان کە زۆرینەی دانیشتوانەکەی لە سەر و تەمەنی گەنجێتیوەن لەبەر ئەوەی سوودیان لەو بڕەکەمەی وزەی گەنجان وەرگرتووە لە بەرزترین ئاستی پێشکەوتنان یان لە ئەو وڵاتانەی کە ئاستی پێشکەوتنیان بەرزە هەمیشە گەنجان داینەمۆی پێشکەوتنی وڵاتەکە بوون بەڵام لێرە بەداخەوە کە ئەو گەنجانی وزەیشیان هەبوو هەوڵە دەن وزەکەیان بپوکێتەوە ئێمە هەوڵاتیانی ترە دوێنین زین ئەوان چیمان پێڵێ وەکو گەنجێک داهاتووی گەنجان و داهاتووی خۆت لە هەرێمی کوردستانە لە چه ئاسێکابی وڵا داهاتووی ئێمە نادیارە ئەوە حاڵی گەنجە هەمووتان ئاگادارن لی گەنجی لەو بازارە بگرە ئێستا زەر نایپێ نییە ئابڕۆ ئەو گەنجانە لەوەیە بزانە زەر نایە پێەیە بۆ سوود لە وزەیم گەنجانە وەرناگیرێت وڵای وەک خەتای دەکەوێتە سەر هەرێمەکەمان حکوومەتەکەمان بۆ هەمیشە ئێمە حکوومەت تاوانبارکەین خودی گەنجەکە تا چەند تاوانبارە گەنجێکە بینی خاوەنی ئیشی خۆیەتی بەڵام هەمیشە بینی بێ ئیشە کار و کاسبی نەماوە لە کورسانە تۆ سەری و خەڵکەکە ئەوە تا دەست بەتاڵ بڕۆ سەری و جادەیە تەزبیعێکی درێژ متری بەدەستەوەێتی و ئەسوڕێتەوە بەڵام تووشە بینین خاوەنی ئیشی خۆتی وڵای ئەو لەوانەیە بۆی نەکری ئەو میشەی من بکە بۆچی هەنێ لە گەنجەکان دەتوانن پرۆژیانە بێ خاوەنی ئیشی خۆیان بن ئیشێک بدۆزنەوە ڕەنگە ئیشێک بدۆزنەوە پارێکی کەمش خەنات بکەن ئیشەکە بکەن بەڵام گەنجەکانی تر هەر چاوەڕێی دەستی حکوومەت وڵایی بۆ ئەوە نازانم بەڵام ئەبێ گەنجەکەش خۆی هەوڵدا بەڵام حکوومەتەکە کەویی بۆ نەکە ئەو بڵێ تاوانبارە وڵای ئەوفری ڕاستە تا بەسوێن تاوانبارە چونکە حکوومەت شتێکی وای دام نەمەرزاندەوە بۆی بڕۆ کارێک لەسەر بکە کۆمەڵگەکەی خۆمان تا چەندێک توانیوان هانی گەنجەکان بدەن بۆ ئەوەی بتوانین پرۆژەیان هەبێ بتوانین داهێنانی جوانیان هەبێ دەستی گەنجەکان تا چەند گیراوە لایەن کۆمەلگاوە بۆی بەرەو پێش برێت وڵای حکوومەت تا ئێستا هیچ دەستی نەگردو ناتوانم ناڵم نازان بۆ لەوێ کۆمەلگەی خۆمان وڵای ناگونجن لەگەڵ ئەو کارێ ئێستا تا بڕۆ سەری ئەو کەنجانەکە لە سەری جاداکەن هەمووی تەزبیعە بەدەستیانە دۆ دەسوڕێنەوە هیچ کار و کاسبێکیان نییە ئەوەی کە ئەڵێن ناتوانم ئەو کارە بکەم یا کارەکە قورسە ئەبێ تەحملی ئەو کارە بکە کەیکە چارەسەر چییە بەڕای تۆ وڵای چارەسەری بڵێم چییە زۆرێک لە گەنجانە بینی وڵات جێڵێن ئەمە چارەسەرە ینی وڵای لەم ئانەیە وڵات جێستن چارەسەری هەموو شتێک گەشتنی کەس و کار و شاری خۆت ئەو کەی بۆتە چارەسەر بۆ ئەوەی تۆ ژیانێک تر کە نازانی ئایا داهاتوت بەرەوکیەوە وڵای داهاتوو ئەوێ لێرە زۆر باشترە چونکە حکوومەت لەوێ یارمەتی دەدا لەگەڵ کۆمەلگایوان هەر دەگونجەی بڵێ ناگونجێم لەگەڵ کۆمەلگای خۆمان سەیریکە بڵێ چۆنە وڵای ناڵە نازان بڵێم چۆنە کۆمەلگای خۆمان حکوومەت هیچ شتێکی بۆ میلەتی نەکردووە بۆ گەنج نەیکردووە وڵای هەموو گەنجەکان ناڕازین لە دەستی هەمووی بێزارە لەژی ئەرە وڵای بێزارن لە هەموو ئایا دواکەوتوی گەنج لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی گەنجەکە خۆیەتی بۆ 4 ساڵە جامیعەم تەواو کرد و داشنەمەزراوە سەداسەد خەتای حکوومەتەکەی 12 فایلم داوە بۆ پێشمەرگایەتی حتا هیچ فایلێک نادێت هەیە خەتای گەنجی چی حکوومەت کارێکی نەکرێت مەسەن خەڵک ئەمەلی بێ ئیش بکات
ئەم وڵاتەی تروایە جێ بێڵی ئاوێ ببینیتەوە کەماشتەوێت تەحملی هەموو شتێ بکەیت. کار و کاسبیەکەین هیچ داهاتوویەکمان دیار نییە. وەڵی لەم ئانەیە وڵات جێستن چارەسەری هەموو شتێک. وڵایی گەنجی خۆمان لەو باوەڕێیان نیم هیچ توانای شتیان نەماوە لەبەرەوە پێشتر لە مناڵیەوەی خەنە بەر خوێندن هەتا گەورە ئەبێ دوایەوە کە خوێندن تەواوەکە هیچ ئیشێکی پێ ناکرێ چونکە ئەو 12-13 ساڵ ئەبێ بخوێنێ هیچ کار و ئیشێ ناکە کاسبێ ناکە لە دوای ئەوەش کە خوێندن تەواوەکە هیچ تەعینێ ناکرێ نە تەعیناتێکە نە لە دایرێکە لە هیچ شوێنەکە تەعین ناکرێت. تۆ داهاتووی گەنج چۆنە بین لێرە؟ وڵای داهاتووی گەنجشی هیچ ئیشێ نییە نە تەعیناتی خوێندنەکە تەواوەکەی بۆ خۆت لە ماڵا دانیشی تەعینات نییە 200 جا فایل بدەناو نە تەعینات هەیە نە هیچ هەیە داهاتووی گەنجیشی وەڵاشیانی وزەی گەنج هەمیشە داینەمەیەک بۆ پێشکەوتنی وڵات بۆ لە وڵاتی خۆمان سوود لەم وزەیە وەرناگیرێت. وڵای پیشی خەتای حکوومەتەکەیە هیچ وزەیەکی بەڵام خودی گەنجەکە خۆی تا چەند تاوانبارە ئێستا هەر لەم بازاڕەیە هەندێک گەنجە بینی خاوەنی پیش و کار و کەسابەتی خۆیەتی هەندێک شەبینی وەکو تۆ باسیەکەی بێ ئیشە ئەمە تاوانباری بۆ گەنجەکە خۆی ناگەڕێتەوە کە ئیرادەی نییە ناوێت با بڵێن هەمیشە حەزی لە حازرخۆری و حکوومەتە نەوەڵای کە تۆی بۆ بازاڕە سەری ئەو بازاڕەکە هەموو گەنجەکە بێ ئیشە ئیش نەماوە تۆ ڕێدە و دوکانێڵێ ئیشەکەم ئیش نییە ئەڕێدە ئەو دایرە ئیش نییە 100% خەتای حکوومەتەکەیە ئەینە تەعیناتێ نەشتی هەیە 12 فایلم داوە بڵێ پێشمەرگایەتی حتا هیچ فایلێک نادێت ئەیدە خەتای گەنجی چی هیچ پێشمەرگایەتیشی بۆ نابێت نەوەڵات 12 فایلم داوە لە 12 دایرە بۆ بەڵگەی شو ئەیدە خەتای گەنجی چی گەنج هەوڵەدا بەس حکوومەتەکە هەوڵ نادا حکوومەت توانیوێتی هاوکاری گەنجی خۆمان بکە بڕێت نەخێر چونکە ئەو برادراڵێ من 12 جار ناوم نووسیوە ناوم نهاتەوە بە بەڵگەیشەوە قساکە ئیترە بێ حکوومەتمان چۆن بێ بەڕاستی هیچ هیوایەکمان نەماوە لە گەنجانی خۆمانە هیچ داهێنانێک نبینین خۆم پەیوەندی بە حکوومەتەوە نییە ینی لە هەندێک لە وڵاتە پێشکەوتوان نبینین گەنجەیە داهێنانی گەورە کات بەڵام لای خۆمان گەنج نبینی لەم بوارانە ئیش بکات. وەڵایی لە کوردستانە هیچ داهێنانە نییە داهێنان ئەبێ داهێنانی چی بێ ئێستا ئەگەرە کوتووە وەڵی هۆکاری چی بێ هۆکاری کەم ئیشیە و هۆکاری یعنی بێتاقەتیە لەبەرەوەی لە هەر لایەکۆ سەیرەکەی ژیان هەمووی وەکو یەکە وایە ژیانیان ئەوەندە لە گەنج بێزار کردووە ناتوانێت بیر لەوە بکاتەوە پرۆژەی هەبێت داهێنان بکات دڵنیا بە وەڵی ژیانیان بەڕاستی ژیانیان ناخۆش کردووە لە کوردستانە زۆر کەم هیوای ماوە زۆر کەس هیوای بە ژیان کەم ماوە زانی وڵات جێڵێن ئایا جێشتنی وڵات بەدیلە بۆ ئەوەی تۆ ژیانێکی باشتر بۆ خۆ دابین بکەیت طبعاً وڵی لەوێ ئەتوانی ئیشێ بکەیت ئەتوانی کاسبیە بکەیت لەوێ ژیان خۆشە وەکو ئێرە نییە لێرەش ئەوەی تر هیچ ئیشێک نەماوە هیچ کار و کاسبەت تۆ لەسەر ژیانی ئێرەڵە چی گەنجی ئێرە لە ژیانی چۆن هیچ جوابێک بجێ نەماوە ئەی لەبەرەوەی تر ئیشەکە نییە و کاسبێکە نییە گوشی خەتای حکوومەتەکەیەوە حکوومەتەکە بۆ نمونە تووە شەریکەیە دروستکە 200 گەنجی تیاکەوێتە ئیش ئەی براون نە شەریکەیە نە معاملەیە نە شتێکەیە کە ئیشی تیا بکەیت ئەی بۆ خۆی گەنج بۆ خۆی سڕێتە ناو بازاڕوتەوە ئەوتێ زۆرێک لەو پەرپسە باڵایانی کە پارێ وڵاتیان بردوتە دەرەوە شتوانتە باقەکانی دەرەوە ئەگەر لێرە بێ هەر بۆ پرۆژەکانی خۆشیان گەنجەکانی دەکەونە سەریش و پرۆژەکەژە بێتەینی حکوومەتی هەرێم بۆچی ئەو پارانە نایەنەوەیان با بڵێن ئەو گەنجانە ناخەنە سەر پرۆژەکانی خۆیان تا هەم گەنجەکانیان لێ ڕازی بێ هەم بتوان ژیانێکی شایستەتر بۆ خۆیان و هاوڵاتیانیشدا وڵای ئێستا تو باسەوەکەی سوێن بەخواهاکی هەوڵ گیرفان خۆیدا هەوڵ بۆ تو من و نادا ئەوە باش بزانانی بەرپرسانە ئەوەی گرنگ نەبێ بەلایەنەوە گەنجە بۆ هەوڵ بۆ گیرفان خۆی هەوڵەدا
بۆ هیچ گەنجە هەوڵ نادا. تۆ ئەڵێ بۆ هەوڵی گۆڕانکاری نادەنێەوە؟ وڵی گۆڕانکاری لەبەرەوە هەوڵی بۆ نادەین ئێمە هەر حەزبێک هەڵەکەوێ خەتای خۆمانە یەکجاری خەتای خەڵکەکەشە لەبەرەوە هەر کەسێک هەڵەکەوێ ئێمە چەپڕی بۆ لێین وەکە کاکە باسی گەروتی بۆ ئەم گۆرانی بێژۆ شتا ناچین خەتای خۆمانە ئەگەرەوەکی ئێمەش نەچین لەوانەیە ئەوانش بەخۆیانە بچنەوە بەڵام بەخوا قەت باوەڕ ناگەم لە وڵاتەیە بگۆڕێنەوەوان هەر بۆ حسابن خەتانە هەموو دەسڵاتدارانی هەرێمی کوردستانی خەتاکە لە خۆمانە بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردن تا بە پێچەوانەوە هەموو عەلەمی حیزبەکان بەکارتێنین دوایەوە سیرەکەی لە هەڵبژاردنە هەنێ بەڵێنمان پێدەن ئەمەتان بۆکەین ئەوەتان بۆکەین و سیرەکە لە کاتی ئەوەدا دوای هەڵبژاردن وا پێکات کە داهاتووی ئەم گەنجانە چی بەسەرێ؟ داهاتووی گەنجانە هەر ئەمەتانە 25 ساڵە 27 ساڵە هەر ئەمەتانە هەر ئەمە هینەکانە لە هەرێمی کوردستانە کە هیچ کەسێ نییە خەمخۆری ئەم گەنجانە بێت هەرێمی کوردستانی وزەی گەنج هەمیشە بەهێزترین وزە بووە بەهێزترین با بڵێن تاقە بوو ئەوەی وڵاتەکەی پێ پێش ئەخر ئەو گەنجانی کە بەهێزترین هین لە کاتی هەڵبژاردندا عەلەمەکان بەکارتێنن بۆ هەڵبژاردن و ئەمە ئەوە کە بەڵێنیان پێدەن ئەمەتان بۆکەین ئەوەتان بۆکەین بە هەمان شێوە ئەخەڵەتێن ئەمە پێگەنجی ئەمە خەڵەتێ بۆ نمونە وەکو تۆڵی بۆچی خەڵەتێ؟ ئەخر بۆچی ئەخەڵەتێ بۆ ئەوە خەڵەتێک کە ئەقلی ئەوەن بەکار نایەڵ ئێمە 4 ساڵ نەمازانی 12 ساڵ نەمازانی 16 ساڵ نەمازانی 18 ساڵ نەمازانی 20 ساڵ نەمازانی ئیتر کەی ئێمە ئەقلی خۆمان بەکاربێنین ئێمە ئەڵێن ئەم گەنجانە هەر ئەڵێن ئەم دەسڵاتدارانە خراپن ئەم دەسڵاتدارانە هیچمان بۆ ناکەن ئێمە خەتاکە لە خۆمانە لە ناخی دڵەوە خەتاکە لە خۆمانە بکەین بەڕای تۆ وەکو گەنجێک چی بکەین؟ وەڵی ئەوەی تر ئەبێ لە خەو هەستین خۆمان وریا بکەینەوە کە پێشتر چی بۆمان کراوە و چی بەڵێنێکمان پێ دریاوە هیچمان بۆ نەکریا ئەبێ خۆمان بۆ خۆمان فکرکەنەوە کۆمەڵەیە گەنجان جەبین وڵات جێڵێن ئەمە بەدیل و حەلێکی باشە بۆی وڵاتی خۆ جێبیاڵی نەوەڵا ئەوە حالێکی باش نییە بۆ ئەوە زەرێرە بۆ ئەوە کە لە دەریاکانە ئەخنکیە کەس خەمی ناخوا کە سیرەکەی لە وڵاتێکی ئاوارە و غەریبە ئەژی سیرەکە بە هەمان شێوە کە سیرەکە جەرگ و دایک و باوکی ئەسووتێنێ سیرەکەی لەو لایشوە خەمخۆرێکی نییە لە وڵاتە کەوە پێچەوانەوە لەم هەرێمی کوردستانە ئەوە داهاتووی گەنجی وڵاتی خۆمان لە چه ئاستێکە؟ وڵاهی ئێمە لە داهاتومان هیچ دیار نییە یان ئێمە سەنازان ئێمە کە کار و کاسبیەکەین هیچ داهاتوویەکمان دیار نییە ئەی لەم زروفا کە گەنج هیچی بۆ ناکرێ یعنی نازانین کەسان وا هەیە ئێستا ئەم داهاتووە بۆەکە بۆی دەرچە لە وڵاتە خۆ بۆ بژێوی ژیانی نییە یعنی لەم سەردەمەشا کە با بڵێن ئەگە گەنجەگەرەی بێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات پرۆسی هاوسەرگیریش زۆر یعنی زەحمەت بووە لای گەنجان کۆمەڵگە تا چەندێک هاوکار بۆ بۆی ئەم گەنجانی خۆمان بتوان داهاتوو بنیاد بنێ وەڵاهی کۆمەڵگە تا ئێساکە هیچ بێژم هاوکاری نەبووە لە پێشترا هاوکاریمان بووە بەڵام تا ئێساکە لەم کاتە هیچ هاوکاریەکمان ناکرێت بەڵکو یعنی ڕەنگە غەدریشمان لێ بگرێت کە گەنجێک بوێت بڕاتە دەرەوەی وڵات و بۆی ژیانێکی خۆش پێک بێنێت یعنی بە تۆمەت و بە تاوانبار لە ناو قەڵەمە درێ بۆچی هەندێک گەنج دەبینین لە بازارەکانە خاوەنی پرۆژە ئیشی خۆیانن بەڵام زۆر گەنجی بینین وەکو تۆ ئەڵێی چاوەڕێی دەستی حکوومەتن ئەم چاوەڕێن حکوومەت تاعینیان بکات وەڵاهی حتمما گەنج لەم سەردەما یعنی زۆر ڕێژەیەکی کەم ئەبێتە خاوەن مڵک و داهاتی خۆی و ئەمانەیشە ئێستا ئەگەر گەنجێک با بڵێن ئەگەر بێوێت بێتە خاوەن مڵک و داهاتی خۆی خۆمان چەند جابی نیومانە گەنجێک کە داهێنانێکەکە ئەوێ ئەچێ بۆ لای حکوومەت وای چۆن بێژی ڕەفزێداتێ یعنی هەر بە شتێکی لاوەکی ناوێ بە ئەی باشە ئەگەر حکوومەت یارمەتی بدا زۆر لەم گەنجانەیە کە بتوان لە وڵاتە سەرەکەوەی حکوومەت هاوکاردی حکوومەت بڵێ حکوومەت زۆر کێشەیەکی سەرەکیە یعنی حکوومەت ئەبێت هاوکاری گەنج بکات چونکە گەنجان لەم سەردەما بڕۆ سەیری ئەوروپا بکە بزان گەنجان هەل لە تەمەنی مناڵیەوە ئەڵێ نارەزووی چیت لێ با حکوومەت یارمەتی تەدا لە خوێندنە لە پیشەیە لە کار و کاسبیە بەڵام وڵاهی لەم شتاکە داهێنانێکەکەی ئەڕۆن یعنی چۆن بڵێ وەکو پێکەین نایوەکو گاڵتە جاڕیەکەن بەس تەنها لە کەناڵەکان و ئێمە دەرەکرین یعنی لای حکوومەت یعنی هیچ بایەخێکمان نییە
ئایا دواکەوتوی گەنج لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی گەنجەکە خۆیەتی بۆ 4 ساڵە جامیعەم تەواو کرد و داش نەمەزراوە. 100% خەتای حکوومەتەکەی 12 فایلم داوە پێشمەرگایەتی حتا هیچ فایلێک نادێت هەیە خەتای گەنجی چی؟ حکومت کارێکی نەکرێت مەسەن خەڵک ئەمەلی بێ ئیش بکات. ئەم وڵاتەی تروایە جێ بێڵی ئاوێ ببینیت و کەماشتەوێت تەحملی هەموو شتێ بکەیت. کار و کاسبیەکەین هیچ داهاتوویەکمان دیار نییە. وەڵی لەم ئانەیە وڵات جێستن چارەسەری هەموو شتێک. گەنجان هەمیشە داینەمۆی پێشکەوتنی وڵاتەکانن. هەرێمی کوردستانیش ئەگەر بێ بێ هەرچی زووە وزەی گەنجان تاقی بکاتەوە بیان خاتە بەر هەلی کار تا بتوان وزەکەیان تواناکەیان لەوا سەرفکەن کە بۆ خزمەتی گەل و وڵاتی خۆیانە نەک بچنە دەرەوەی وڵات لە زۆربەی ئەو دەریاشیانیان لە وڵاتانە ئەگەر لەوێش ئیشێکیان دەست پێ خزمەتی ئەو وڵاتە بکرێن لەجاتیەوە لە وڵاتی خۆیانە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی شار و شارۆچکەکانی خۆیان بکەن ئەو وڵاتە لەبەرەوەی بەدڵسۆزی گەنجەکە ئیشی بۆکە لەبەرەوەی شار و وڵاتی خۆیەتی وڵاتەکە زیاتر بەرەو پێشەچێت. ئێمە بەرنامەی پێمی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ.